جسركو اما همیشه گمان موزیکی کردی گرتوا همیشه آلین لوی که موزیک آرام بخشه اگر هن جاره بوی سرقالی جانی شانه که گل موزیک اگرن که مک آرامی من پی بخشد والله متى هر موزیکی ولاتك و هر موزیکی شوێنێکی جیاوازی هەیە و تاموچێکی تایبەت بە خۆی هەیە بەڵێ خۆی کە باسی موزیکەکەین کەلتورە جیاوازەکان هەمووی تایبەتمەندی خۆیان هەیە و گامەش لە ڕێگەی هونەرەوە دەتوانی کەلتوری خۆت بە وڵاتێکی تر بناسیێنی ئەوەی جێگەی دڵخۆشیە دوێنێ لە شاری سلێمانی و لە شانۆی ڕۆمانی زیینجە نمایشی هونەری بەرگری شاوڵین بەڕێوە چووکە ئەمە گروپێکن کە هاتوونەتە نێو هەرێمی کوردستانەوە وتوانیانە لە شاری هەولێر و دواتر لە شاری سلێمانی نمایش بکەن ئەمەش بە هاوکاری ناوەندی وەرزشی کوردستان کە ئەم زنجیرە نمایشە بەڕێوە ئەچێت کە دوێنێ هەمومان بینەری بووین کە لە شانۆی ڕۆمانی کە توانیان بە چەندین تابلۆی جیاواز گزارش بکەن لەوەی کە هونەری بەرگریەکان چەند جۆری هەیە و چۆن پیشانی ئێمە بێ و کەلتوری خۆیان چۆن بە ئێمە ئاشنا بکەن و لە هەمان کاتیشا چەند دیمەنێکی کەمان بینی ئەوەیە کە باز لەوە کە مرۆڤ و سروش چۆن ئاوێتە یەکتر ئەبن لەگەڵ چەند پارچە میوزیکێک کە ئەمانە ناساندنی کەڵچەری خۆیانە بە کورد بەڵام ئەوەی کە گرنگە ئامانجی هاتنی ئەمە تا چەند دروستدا هەماهەنگی دروست بکرێت لە نێوان کورد و خەڵکی وڵاتی چینە تا چەند گرنگە ئێمەش بتوانین میوزیکی کوردیان پێ بناسیێنین ئێمەش بتوانین کەلتوری خۆمانیان پێ بناسیێنین ئەوان کە بەر ئێمە کەوتون فیدباکیان چیە لەگەڵ کەلتوری ئێمە لەگەڵ دابوونەریتی ئێمە لەگەڵ هەڵسوکەوت و تێکەڵبوونی ئێمە ئێمەش دڵخۆشین کە دوێنێ ئەم زنجیرە نمایشە بەڕێوە چوو خەڵکیشی کە زۆر لەوێ ئامادە بوو و لە هەمان کاتیشە ئەم ڕۆژەر بەردەوامە بێت و ئێمە بە خۆشحاڵی وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەو گروپە جوانە چەند میوزیسیانیان و چەند میوانێکیش لامان ئامادە ئەبن کە بتوانین زیاتر گفتوگۆ بکەین لە بارەی هەماهەنگی و تێکەڵبوونەوە و هەروەها باسکردنە لەوەی کە ئەم هونەرە چەند جۆرە و چۆن توانیانە ئاوێتەی بکەن لەگەڵەوەی کە کەلتوری کوردی چۆن توانن بەوی بناسیێنن و ئێمە چۆن پیان بناسیێنین و چەند پارچە میوزیکێکیشمان پێشکەشەکەن ئەگەر ئێستا بتوانن پارچە میوزیکێکمان پێشکەش بکەن تا میوانەکان بەیانێ با میوزیکی چینیەوە دەست پێ بکەین بابزانین فەرموون دەستان خۆش بێ دەستان خۆش بە چێژە بە دڵنیاییەوە جیاوازی خۆیان هەیە و واتوانن بە میوزیکەکەش گزارش لەو کەلتوری خۆیان بکەن جایمە بۆی کە زیاتر گفتوگۆکەین لەگەڵ میوانەکانمانە کە چۆن توانیویانن ئەو هەماهەنگیە دروست بکەن ئێستا زۆر بەڕێز کاکیمداد عەلی وەکو سەرۆکی ناوەندی وەرزشی کوردستان و بەڕێز جاو جۆمین وەکو ڕاهێنەر کە هەردوو بەڕێزیان ئامادەگە بکەن لە ستۆدیۆ فەرموون بەیانیتان باش بەخێر بێن خێر بێت بەخێر بێ کاکیمداد بەخێر بێت Welcome. Good morning. Good morning. Good morning. بەخێر بێن خێر بێن سەرەتا کاکیمداد بابە لای بەڕێستا دروستکردنی ئەم جۆرە هەماهەنگیە کە بینیمان لە شاری هەولێر و دوێنێش لە شاری سلێمانی زنجیرە نمایشی جیاوازمان بەرچاوکە و کەلتورێکی جیاوازمان بەرچاوکە و دروستکردنی ئەم هەماهەنگیە لەگەڵ کەلتورێکی چینیە تا چەند بۆ ئێمەی کورد گرنگە سوپاسان دەکەم بەهانیتان باش لە ڕاستیدا ئێمە ماوەی چەند ڕۆژێکە ئەم میوانداریەمان هێناوەتە شارەکانی هەرێمی کوردستان و وەکو ئەلاتان ئاشنایە ناوەندی وەرزشی کوردستان لەم ساڵدا لە ساڵەکانی پێشودا لە 2020 دامەزراوە چەندی ئیڤێنتی نێودەوڵەتی کردووە و ئامانجمان لەم ناوەندەدا ئەوەیە وەرز بە پیشە بکرێت و ئەسێری وەرز بناسیێنین
ئێمە لە هەرێمی کوردستاندا خاوەنی چەندین فێرگە و قوتابخانەی بەهێزی شاوڵینین دەتوانم بڵێم مێژوویەکی چل ساڵەمان هەیە لەو بوارەدا و ئەو شاوڵین هوەرێکی بەهێزە یاریزانی زۆری کورت هەیە لەو بارەدا یاری دەکا خۆم یەک بوومە لەو یاریزانەی کە لە 2010دا لە هەڵبژاردەی عێراق بوومە لە وشو کۆنگفۆدا بۆیە کاتێک کە ئەم هەماهەنگیمان لەگەڵ کۆنسڵخانەی چین دروست کرد و قسەمان لەگەڵکردن سەبارەت بەهێنانی تیمی کۆلیژی سۆنگشانی چینی ئەوە زۆر دڵخۆشی کردین هەنگاوێکی زۆر گەورە بوو و زۆر باش بوو ئیشەکان و باسی ڕۆشتە پێشەوە توانیمان لە هەولێر دوو چالاکی بکەین لە ڕۆژی چینی میلیدا کە ڕۆژێک لەدایبەتە بە وڵاتی چین نەتەوەی چین لەوێ چالاکێکمان کردووە لە سەد عەبدوڵڵا چالاکێکی ترمان کرد لە هۆڵی سەعد عەبدوڵڵادا دوێنێ چالاکی وەکو خۆتان بینیتان نمایشێکی زۆر سەرنجڕاکێشیان کرد توانیان ئاستێکی زۆر باس پێشکەش بکەن بەنیازین ئەمڕۆژ بە هەماشەوە لە شانی ڕۆمانی لە سەعات 6دا هەماشت پێشکەش بکەنەوە زۆر باشە بەڕێز جاوجومێک سەرەتا بەخێر بن بۆ کوردستان خۆت و ستافەکەت بەخێراتنتانەکەین با سەرەتا لە مێژوویەک لە کۆلێژی سۆنگشانەوە دەست پێ بکەین بزانین مێژووی ئەم کۆلێژە بۆ کەی ئەگەڕێتەوە باسێک لە کۆلێژەکە بکەین. ڕاستیدا زۆر خۆشحاڵم کە بێمە ئێرە و بە هەموو هاوڕێکانم ئاشنا بم لە سلێمانی بۆیە من زۆر شادمانم و زۆر خۆشحاڵم بە هەموو ئەو کەسانەی کە هوەری چاینی و کولتوری چاینیان لە بەدڵە من خۆم شخصیان بۆ خۆم لەو کۆلێجەوە هاتم کۆلێجەکە یەکێکە لە کۆلێجی زانکە گەورەکانی چاینە کە ئەو جۆرە هوەری تێدا پێشکەش دەکرێت تێدا فێر دەکرێت و من خۆم لەو کاتەوەی هاتووم بۆ ئێرە و بانگێش کراوم بۆ ئەوەی کە بتوانین ئەو کەلتورە جوانەی کە هەمانە بەشداری پێ بکەین و بڵاوی بکەین و بە تایبەتی هوەری شارکردن و دڵخۆشین زۆر دڵخۆشین کە هاتوونەتە ئێرە بەڵام پێم خۆشە باسێکی هوەری بەرگری شاڵینمان بۆ بکەین ئەم هوەرە لە چەند بەش پێک هاتووە و نمایشەکانی گزارش لە چی ئەکات شاولین یا هوەری شاولین یەکێکە لە هوەرەکانی شەڕکردن و مێژەکەی دەگەڕێتەوەوانێ بۆ سولالەی پێیوەی چین و مێژوویەکی دوورێشی هەیە کە سەدان ساڵ بۆیە ئەو مێژوویەکی دوورێشیە لە کەلتوری چینیتەوە ئەمە هوەری تێکە بە تایبەتی بۆ ئەم سەردەمەی ئێستا کە گۆڕاوە بۆ کۆنفۆیەکی ئەو جارخانە نەکردن هەردوو لایەن هوەری شەڕکردن و لەگەڵیانی کولتوریەوە گزارشکردنە لە هەبوونی جەستەیەکی ئاسنین بۆ بەرگریکردن لە زۆر باشە کاکیمداد وەکە زانین لە ئێستاە ئەوەنەی ئەبنجێت هەرێمی کوردستان لەگەڵ چاینایە هەماهەنگێکی زۆر زۆر باشی هەیە و ئەم هەماهەنگێت تا چەند گرنگە لەوەی کێسە ئەم گروپە میوزیکە هاتووە بۆ ئێرە ئەمان میوزیکەکەی خۆیانیان هێنەوە کەڵچەرەکەی خۆیان و کللتورەکەی خۆیانیان هێنەوە بۆی ئاشنای بکەن بە ئێمە وام لە بەرامبەر ئەوەیە هەماهەنگێکە بێت لەوەی کە میوزیکی کوردی کللتوری کوردیش ئاشنا بکرێت با وڵاتی چین. بەڵێ ئەمە زۆر گرنگە بە تایبەتی کۆنسڵگەری و سەفارەتەکان ئەم ئیشانە ڕێکدەخەن کە بەشی هینیان هەیە ڕۆشنبیریان هەیە وەرشیان هەیە بۆ بەرەو پێشبردننی وڵاتی خۆیان لە هەموو دنیادا هوەر وەرزش دەرگایەکی گەورەیە ینی ئەتوانێت لەم ڕێگەیەوە وڵاتی خۆتی پێ بناسێنی مێژوی خۆتی پێ بناسێنی ینی ئێمە دوێنێ لە چالاکیەکانیاندا بە میوزیک بە ڤیددیۆ بە میوزیک هەردووکیان تێکەڵ کردو بێکەوە چۆن مێژوی خۆیان دەرەبڕی دوای بارچەیەک میوزیکی تریان پێشکەش دەکرد چۆن لە سەردەمی کۆندا بە شمشێر وڵاتەکان پاراستووە چەند قوربانیان داوە ینی هەست دەکرد کە لەگەڵ میوزیکەکە بەبێ دەنگی ئەگەرچی لە زمانیان تێناگەین بەڵام لە زمانی هوەر تێگەی لە زمانی وەرزش تێگەیت کە کاتێک کە تەکنیکەکانیان پێشکەش دەکەن بۆیە مێژوویەکی زۆر قوڵیان هەیە و کللتورێکی بەهێزیان هەیە بۆ هەرێمی کوردستانی زۆر گرنگە هەم ئێمە ماوەی چەند ساڵێکە باوەڕەکەم 2 ساڵ دەبێت کە حکوومەتی چین لە هەرێمی کوردستاندا ئەم دەستگا و ناوەندا وەرزشی و ڕۆشنبیری و ڕاگەاندنەکان بە تایبەتیش کات لەکتێگەیشتێکی لەگەڵ کەناڵی دەستگای میدیایی کورسات هەیە بردننی کادیرەکانی ئێوە و
بەنیازن لەگەڵ ئێمەش ئەمە هەنگاوی یەکەمە بۆ داهاتوو یاریزانەکانمان ڕاهێنەرەکانمان لە هەرێمی کوردستاندا بن بە وڵاتی چین و مەشغول ڕاهێنانیان پێ دەکەن بە ئەوەی لە بوارەکانی خۆیاندا پێش بکەون و بتوانن خزمەت بە بوارەکەی وڵاتەکەیان خۆیان بکەن ئەوەش وەڵامی ئەوەیە کە ئەوان زۆر باش بوون لەگەڵ ئێمە لە ڕابردوودا ئێمەش ئەم تیمەمان کە بانگێش کردو و ئەرکی مانەوەمان و هەموو شتێکمان بۆ دابین کردوونە لە بەرامبەر ئەوەدایە کە ئەوان زۆر زۆر بۆ ئێمە باش بوون و هیوای باشتریان بۆ دەخوازین ینی لەگەڵ کۆنسولیش لە ماوەی چەند ڕۆژدا زۆر دڵخۆش بوو گەشتبین بوو بۆەوەی کە ئەم جم و جۆڵە باشە لە شاری سلێمانی هەیە لە بوارەکانی چالاکیدا لە بواری هونەریدا لە بواری ڕۆشنبیریدا ینی دڵخۆش بوو لەوەی کە لەسەر ئاستی عێراق شارێکە نمونەیە لە هونەر و وەرزش و لەکتێگەیشتن و پێکەوە ژیان و هەموو ئەوانە کە بۆی باز دەکردن بە جیاواز لە شارەکانی تر بەڕاستی جێگەی دڵخۆشیە کاگمدات بەڕاستی لەوەی کە ئەوان ئەمەنە باشن بەرامبەر میلەتی کورد بەڵام بام پرسیارەکەم ئاڕاستەی بەڕێز ژاو جونیم کەم بزانم تا چەند ئاشنایە بە کەلتوری ئێمە تا چەند ئاشنای بە میوزیکی ئێمە تا چەند تێکەڵبوونی ئێوە بە کورد دڵخۆشیە بوو ئێوە من لەو بڕوادام کە هونەری شەڕ لەگەڵ مۆسیقای چینیدا ئاوێتەی یەکترن و تێکەڵ پێ یەکترن وە پێشم وابێتی و هوناری شەرکردنی چینی و مۆسیقای چینی تێکەڵەوەیەکی زۆر جوانە بۆ گزارشکردن لە کۆمەڵێک شت و وەکو زمانێک و بۆیە هیوایەدارم لەو ڕێگەیەوە بتوانین هاوڕێ و دۆستانی زیاتر لە دەوری خۆمان کۆ بکەینەوە لە ڕێگای مۆسیقا بەتایبەتی لە ڕێگەی مۆسیقای چینی و هەروەها کۆنفۆی چینیەوە بەو شێوەیە دەتوانین وا بکەین کە خەڵکی لە دەوری یەکتر کۆ بکەینەوە و هیوادارم کە ئەوە زمانێکی جوان بێت و کولتورێکی جوان بێت کە بتوانین بەشداری پێ بکەین لەگەڵ ئێوەیە زۆر باشە اینجا ئەزمە پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی دیکەی میوزیکی بێت دەستان خۆش بێ دەستان خۆش بێت بێگومان چێژێکی تایبەتی نابوونیش بم شازە میوزیکە من هەر سەرتاش کە هاتمە ناو ستۆدیۆوە بەڕاستی کاکدات سەرسام بووم بە ئامێرە میوزیکەکانیان ینی زۆر جیاوازە هەم لە ڕووی دروستکردنیەوە هەم لە ڕووی ژەنینەکانی شۆ چێژێکی تایبەتی هەیە جا من پێم خۆش بوو
کاگیم داد پرسیارش لە بەڕێزراو بکەین لەسەرەوەی کە ئێمە هەمومان یادگاریمانەیە لەسەر کۆمەڵێک لەو کەسانی هوەری بەرگریان نەکرد کە باسیەکە گەڕێنەوە بۆ بروسلی ئەگەڕێنەوە بۆ کۆمەڵ جاکشان ئەگەڕێنەوە بۆ جیتلی هەنی ئەمانە هەمووی دڵمان پیان خۆش بوو سری فیلمەکانمان نەکرد یان ئەگەر نەماتوانێت لە تەلەڤیزیۆنی لە بازاڕەمان هێنا لە ماڵەوە سێرمان کرد پێمان خۆشە بزانین ئێوە ئەم کۆلێژی ئێوە تا چەند ئەو ڕێچکەی ئەوانیان گرتووە و لەسەر ئەو شێوازە هونەرە و بتوانن شێوازە بەرگریەکان بەردەوام بن. لە ڕاستیدا چێژبەرگرتن لە مۆسیقا ئەوە زمانێکە بە زمانێکی زۆر تایبەت بە هەمان شێوەش هونەری شارکردن و سیمبولێک بۆ ئەم ساتە وەختەی ئێستا چونکە ئەوە وەڵکوتمانە زمانێک کولتورێکی جوانە و هونەرێکی جوانشە بەم شێوەیە کە نیشانەیەکە سمبولێکە بۆ کولتور و مۆسیقای سینی بۆ ئەوەیە کە مرۆڤ لە ڕووی جەستەیەوە کەسێکی باش بێت و تەندروستێکی باشیە بێت. زۆر باشە کاکیم داد سەبارەت بە چالاکیەکان ئەمڕۆژ بەردەوامی ئەبێت لە دوای ئەوە لە دوای ئەمڕۆ هیچ چالاکێکی دیکە ئەنجامەدرێت یاخود پلان هەیە لەوەی کە جۆرە چالاکێکی دیکە هەر بە هەمانگی لەگەڵ ئەم ستافەیە بکرێتەوە. ئەمڕۆ سەردانی مۆزەخانەی سلێمانی ئەکەین ئەمنە سوورەکە سەردانی ئەمنە سوورەکە ئەکەین دوای ئێرەکە تەواو بووین دواتر بەیانی لە شاری سلێمانیە ترینێکی هینیان هەیە یاریکردنیان هەیە لەگەڵ کۆچەکان ڕاهێنەرەکانی شاری سلێمانی کوردستانمان کۆ کردوتەوە بۆ ئەوەی لەگەڵ ئەو بارەی ئەوانە گونجێت بێکەوە ڕاهێنان بکەن کەمپێکی مەشق و ڕاهێنانە بێکەوە ئەیکەن و دواتر ئەگەڕێنەوە بۆ شاری هەولێر و ڕۆژ پێنجشەممە ئەگەڕێنەوە بۆ وڵاتی چین. زۆر باشە لەگەڵ ئەوەی کە ئەم نمایشانەکەنەوە گرنگە بچوانم بچنە مۆزەخانی نیشتیمانی ئەم لە سوورەکە بۆی کە هەندێک لەو یادەورە تاڵانە بەداخەوە لە کۆنا بەسەر کورداتوە مۆزەخانی سلێمانی چەند شوێنی کەشمان هەیە ئەگەر کاتان هەبێ ئەوانش چەندین ئاسەوار و شوێنی کەلتوری ئێمەیتیە ئەگەر لە پلانتانەیە کاری شوا بکەن بۆ ئێمە هەموو وەفتێکە دێتە شاری سلێمانی ئەیان بین بۆ مۆزەخانە و بۆ ئەمنە سوورەکە و بۆی ئەگەر ئەم خۆشی و شادی ئەم شار ئەبینێن ئەبێت لەوە تێبگەن کێمە بەچی مینەتێکە تێپەڕیوین بەچی معنەتێکمان بینیوە و چەند شەهیدمان داوە چەند قوربانیمان داوە بێگومان بۆ ئەوانیش هەر ڕاستە ئەوانیش مەژوویەکی لەو شێوەیان هەیە لە چالاکیەکانی دوێنەدا لەگەڵ ئەوەی کە تەکنیکەکانیان پێشکەش دەکرد و چالاکیەکانی پێشکەش دەکرد بەڵام بە ڤیدیۆ ئەتبینی کە ئەوانیش بە کۆمەڵێک سەختیدا تێپەڕێون بە کۆمەڵ قوربانیداندا تێپەڕێون ئەوان بۆ شێوەی پێشانیانە دانی بەڵام ئێمەش هەوڵدەین بۆ شێوەی پێشانی دین دەبەرەوە هەمومان کولتورێکی هاوبەشمان هەیە لە کۆمەڵێک ڕوانگەی جیاوازەوە کە مێژوویەکی ڕەنگە جیاوازمان هەیە بەڵام لە هەندێک ڕوانگەدا یەک بگرێتەوە کە کۆمەڵێک لە مێژوودا بە کۆمەڵێک ئاستەنگی تاڵدا و ملێتەکانمان تێپەڕێون لەبەرەوەی شەڕ و ئاژاوە و مەینەتی هەبووە بۆیە وەرزش پامێکی پێکەوەژیانە هونەر پامێکی پێکەوەژیانە بۆی کولتورەکان لە یەک نزیک کاتەوە لەو پێناوەدا ئێمە ئەم چالاکیانمان ڕێخستووە. زۆر باشە بەڕێ شاوجۆمینگ وەکە زانین لەوەی کە هونەری بەرگری شاوڵی مێژوەکی دێرینی هەیە وەستا بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستانیشا گرنگێکی زۆری پێ ئەدرێت ئێوە ئەتانەوێت چی بکەن ئەتانەوێت لەوەی کە ئەم هونەرە زیاتر برۆ پێبەن وەک ئەوەی کە چین دەرگاکی بکەنەوە بەسەر ڕووی هەموو جیهانەوە بە تایبەتی هەرێمی کوردستانیش بۆی کە بتوانن کەسانی بەتوانان لە هونەری بەرگری شاوڵیندا بەشداری پێ بکەن. ئێمە وەکوتی ئەم تیمەکە توێنێتە کوردستان و ئێمە پێشتری شاتوێنێتە کوردستان و بەدەزانین لێرە خەڵکانێکی زۆر هەنە کە مەبەستیانە ئاشنا بن بەم هونەری شەرکردن و خەڵکانی زۆر باشم ناسیوە و داوایان کردووە کە ئێمە بینە ئێرە بە تایبەتی وەکو ڕاهێنان یا مەشق و ڕاهێنان کە بینە ئێرەکە ڕاهێنان و مەشقکردن بکەین و بۆیە من دەتوانم یان ئێمە دەتوانین زۆر شێت
بەشداری بکەین و زۆر شتیان پێ ببەخشین و لە ڕاستیشدا من ئەو نمایشەی کە خۆم هەمە یاخود ئەو بابەتێک کە خۆمە پێشکەشی بکەم لەگەڵ هاوڕێکانمە بۆ پشتیوانیکردن لە هونەری شەڕکردن و کۆنفۆکە لە کوردستان هەیە و ئەمەش پێویستمان بەوەیە کە هەوڵ بدەین ئێمە وەکو برای هاوکاری پشتیوانی بکەن چونکە گە پێویستان بە وڵاتی چین و چینەکان بۆی کە بێنە ئێرەوە ئێمە ئامادەین بۆی کە بێنە ئێرە پشتیوانی لێوە بکەین و پێویستان بە هەرچێک بتوانین پێشکەشی ئەوەی بکەین کاگیمداد لەگەڵەوەی کە ئەمان بەم گروپە هاتوون لێرە توانن کەلتوری خۆیان توانن کۆمەڵێ لەو بەرگری شاڵینە بە ئێمە بناسێنن لە هەمان کاتدام چند ساڵەی کۆتایی هەستەکەین دەرگایەکی گەوریان بەڕووی هەرێمی کوردستان کردوێتەوە لە توانە مرۆیەکانە یانی تەنانەت بۆ دەستگای میدیای کورسا چەندین هاوڕێمان کارمەندی بەتوانە ڕۆشتون لێ خولی تایبەتیان بینیوە ئەم هەماهەنگی و کردنەوەی دەرگایە تا چەنە بێتە دەرفەتێک بۆی کە زیاتر ئێمە تێکەڵبوون دروست بێ لە کەلتورەکە زیاتر ئێمە بتوانین سوود لەوان وەرگین ئەوان بتوانن سوود لێ وەرگن ئەمە تا چەنە بێتە بەشێکی گرنگ لە بینی ئەم دوو وڵاتەیە هەموو وڵاتێک لە ڕاستیدا هەموو نەتەوەیەک ئەوێت خۆی بە جیهان بناسێنێت زۆر ڕوانگە هەیە بتوانانی خۆتی پێ بناسێنی بەڵام ئاسانترین ڕێگای دیبلوماسی بە بڕۆی من هونەر و وەرزشە ئەم دوو ڕێگایە ئەم دوو بوارە هونەرە گەورەیە توانن نەتەوەکانتی پێ بناسێنی چین ئەوێت لە ڕێگەی وڵاتانی کە لەسەر ڕێگای ئەوریش من کۆنتاکتیان لەگەڵ دروستکار بۆی لە ڕێگەی بازرگانی و ئابوووریەوە دەست بە سەرتەواوی جیهاندا بگرێ هەرێمی کوردستان و عێراقیش ئەگەوێتە ڕێزکەی ڕێگەی ئەوریشم بۆیە ئەوانش ئەوێت لەم چەند ساڵی داهاتوودا کە پلانێکی چەند ساڵیان هەیە تا 2050 بزانم ئەوێت لەم چەند ساڵدا ئەو بربەستانی لە بەردەمیاندا خاوی کەنەوە بۆیە دانیە پەیوەندی کولتوری لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە داخڵی عێراق بن لەگەڵ عێراق پەیوەندیکی باشیان هەبێت چەندی ساڵ ئەم ئێستا بیریان لەو ڕێگا کردوەوە کە لە ڕێگەی هونەر لۆبی دروستکەن لەسەر لانە سیاسەکان لەسەر حکوومەت بۆیە ئەم جۆرە چالایکی و پەیوەندیانە پەرە پێدەن بە گرنگی دەزانن خۆشیان بۆ ئەوەی بتوانن لەم ڕێگەیەوە پەیوەندیەکان پەرە پێ بدەن لەگەڵ هەرێمی کوردستان و ئەم سنوورەش بۆ ئەوان زۆر زۆرزەی باخ و گرنگات بە تایبەتی کە شاری سلێمانی و هەرێمی کوردستان دەوێت ئۆبەرهێنان کە لە ڕێگەی کەرتی ئۆبەرهێنانەوە پێش بکەوێ ئەوانیش دانەوێت جێدەستیان هەبێ لە ئۆبەرهێنان و پێشخستنی هەموو بارەکانی پیشەسازی و کشت و کاڵ و هەموو بارەکانی تر بۆیە ئەم ڕێگانە ڕێگایەکی ئاسانیان بۆ دروست دەکات کە وەرزش و هونەر بێت لە بەرەوەی کەگەر میلەتەکە لەگەڵیاندا بێت و پشتیوانیان بکات ئەگەر لانە سیاسەکانیش لان حکوومەت دەرگا بکات و بۆ کۆمپانیاکان خۆشحاڵ دەبن بەوەی کە لێرە ئیش بکەن دوێنێ چەندین خەڵکی چاینیمان بینی بەڕاستی ڕێژەیەکی زۆر زۆر ئامادە بوو شاری سلێمانی کە ئیشانەکرد لێ ئامادە بوون ینی ئەوە جێگەی دڵخۆشیە کە دڵخۆشیە بۆ ئەوانیش هەم ئارامی بڕەخسێنی لە شاری سلێمانی هەم بتوانی دەرفەتیان بۆ بڕەخسێنی هی کار لێرە ئیش بکەن کۆمپانیاکانیان ئیش بکەن بۆی وڵاتەکەمان و ژێرخانی شاری سلێمانی بەرەو پێشەوە بڕوات سەباسە بەڕێ ژاوجومینگ سەبارەت بە ئامێرە موزیکیەکان سافەکە تا چەند هیچ ئاشنایەتێکیان هەیەیان ئەم چەند ڕۆژەی لێرە بوون بە ئامێری موزیکە کوردیەکان سەبارەت بۆ موسیقا و هەروەها ئەو ئامێرە موسیقیانەی کە لێرە هەن ئێمە لە ڕاستیدا کاتێکە گەشتینە تێرە تا ئێستا ئایدیە و بیر و بۆ چوێنی نوێمان لا کۆبووتەوانێ بە تایبەتی چ لە ڕێگەی تەماشاکردنەوە بە یا لە ڕێگەی گوێبردنەوە بێت ئێوە ئەو قسەمان کە سەبارەت بە هونەری جەنگی یا هونەری شەڕکردن بۆیە هەمان شیشمان هەیە سەبارەت بە مۆسیقاوە بۆیە زۆر گەرنگە کە تۆی گوێ بگری بە هەست بۆ مۆسیقانیوکە کە گوێ لێ دەبێت بۆیە ئەمە هەردووکمان لێرە داین بۆ ئەوەی کە کار بکەین پێکەوە ئاشنا بین بۆ ئامێرە مۆسیقیانەی کە نەک لێرە بەڵکو لە دەرەوەی چین هەن بۆیە دەتوانین بەشداری بکەین لە ئاڵوگۆرتە زانیاری کە هەند سەبارەت بەو ئامێرە مۆسیقیانە زۆر باشە بێگومان بەڕێستان ڕاهێنەرن بەڵام لەگەڵی هاوکارم پەیوەندە باسی میوزیکی کرد و ئاشنابوون
یەکمان میوزیک و وەرزش زۆر جار ئاوێتە یەکترە من لەگەڵ جوڵەکانە لەگەڵەوەی کای دوێنێ لە نمایشەکە بینیمان بەڵام هیواداریشین کاگیمداد کاراسانی بکا بۆی کە ئەوانش هەندێک میوزیکی ئێمە گوێبیستی بن بۆی بۆ کەلتوری ئێمە ئاشنا بن پێم خۆش بوو پرسیاریەوە بکەم کاکیمداد لەوەی کە لەوانەیە دوێنێ لە ناو بینەرەکانە چەندین گەنجی خۆمان هەبێ حەزی لەم هونەرە بێت لەوانەیە توانایەکی باشی شێبی میشە و تومان دەرگاکان لەسەر گەنجانمان داخراوە ناوەندی وەرزشی کوردستان ئەگەر بتوانێت هەمانگیێکی پتۆ دروستکە ئەو گەنجانەی توانای بەشداریکردنی پاڵانەتەکانەیە ئێوە توان ئاسانکاری بۆ بکەن و توانێت لە وڵاتی چین لەوێ بەشدا بێت ئێمە لە ماوەی ڕابردوودا چەندین گەنجمان نردووە هەر لەم ساڵدا سێ ڕاهێنەرمان ماوەی دوومان کە لە شاوڵین تێمپڵ مایەوە خوێندیان ئەو چەندین گەنجی تر لە ڕێگەی ئێمەوە بێت لە ڕێگەی سەیەکتەری تر جیاوازەوە بێت نردویان و سپۆنسەری کراوە بۆ ئەوی بڕۆن لەو وڵاتەدا فێری کولتور و ئاشنایەتیان هەبێت هەر ئەوان نەبوون بەڵکو کەمپێک بوو بۆ ماوەی دوو مانگ لە وڵاتی چاینا بوو شاوڵین تێمپڵ بوو کە لە هەموو وڵاتێکەوە چەند گەنجێکیان بان کرده بوو بۆ ئەوێ دوو مانگمانەوە لێ فێری زۆر داکا بۆیە دوێنێ ئەوانەی لەوێش بوون بەشێکی زۆریان یاریزانی کۆنگفۆ بوون ینی ئێمە لە شاری سلێمانی چەندی قوتابخانەمان هەیە قوتابخانەمان هەیە 500 ئەندامی هەیە 500 یاریزانی هەیە لەناو هۆڵەکەدا یاری دەکات ینی ئاشناتێکی زۆر باش هەیە حەزەکەم یەکشت باس بکەم کە من لەناو ئەوانەی کە لەناو بوارەکەدا ناو بواری کۆنفۆدا مرشان کردووە تێدەگەن کە تەنها وەرزشێک نییە ئەو یاریە ئەم هونەرە زۆرشت لە خۆی ئەگرێت فێری بەروەردە و ڕێزگرتن و هەموو زۆرشتی گرنگ ئەکات ینی من دوێنێ کاقوبات کە لێوە دانیشتبووتی 2 ساڵ من کردومە چەند بوارێکم کردووە لەوانەدا مناقشی ئەومان کردوت منیش لەو بارەدا یاریم کردووە باسی پەروەردەی ئەو بناغی ئەومان کرد کە پەروەردەکردنە لە ناو هۆڵەکەدا ڕێزگرتنە لە گەورەی خۆت ینی سڵاوکردنە هەر کاتێک یەکتر ئەبینێن دەبێت بەم شێوەیە سڵاو لە یەکتر بکەن بەم شێوە یەکتر ناسن کاتێک کە هاتن لە فڕۆخانەی هەولێرەوە من بۆ شێوەی سڵام لێکردن زانیان کە من یاریزانی کۆنفۆمە گوتیان هاتۆ یاریزانی کۆنفۆ ینی دەستوریکی تایبەت بەخواان هەیە یەکتر ئەناسنەوە پەروەردە و فێرکردن لە مناڵیەوە پێ ئەگەێنن بەهێزیەکەن سەختی ئەبینن ناو وەرشەکاندا بەڵام کاتێک بۆچی ئەم سەختی ئەبینن و مناڵەکانیان گەورەکانیان لەناو وەرشەکانیاندا ئێمە زۆر پێمان سیرێ دەڵێن باشە چۆن بەرگەی ئەم هەموو سەختی و تونند و تیژی ئەگرن بەڵام کاتێک کە دێتە سەر شەقام و ئێتەیە ناو خەڵکوی ئەوەندە ئارامە لەسەر خۆیان جامە ژۆرە گەورەی کێشەیەمانێکین ئەو کەسانێ جۆرە بەرگری وەرزشانەکەنم بەرگریانە بەڕاستی ناتوانین نزیشان بیتەوە بەڵام کە لێشان نزیکە بیتەوە زۆر پێچوانەکە کەسانی زۆر زۆر لەسەر ئەو کەسانە جیاوازیان چییە لەگەڵ کەسانی ئاسیاج کاڵە تونڕەوە بن وایە یان ئەمە هوەرێکە ڕێزفێری نەخێر ئەوەی کە تونڕە و تیژە جێ نابێتەوە دەری ئەەکەن لە قوتابخانەکاندا لەناو پەروەردەی فێرکردنەکاندا شەڕکردن لە دەرەوە بە هەموو شێوەیەک قەدەغێ لە لای ئەوان نابێت شەڕ بکەیت دەبێت ڕێزی خەڵک بگری بە پێچوانی ئەوە کە خەڵک لەسەر جادە لە شقام لە هەر شوێنێکە یەخی گرتی ئەبێت تۆ خۆتی لێ بەدور بگریت چکە خۆشوا بووی بەرگەی بەرگەی تەکنیکەکانی تۆ ناگرێت بەرگەی ئەو ینی تەکنیکیان هەیە زەربان هەیە لێدانی ئەوەندە سەخت و قورسیان هەیە ئەتوانی بوو برێنێتەوە مامۆستاکانیان دەگەنە ئەو ئاستەکە لێدانەکانیان ینی کوشتنی دەگاتە ئاستا بەڵامش لە کاتی خۆیان بەکاری هێنە نەک لە هەموو کاتێک ناتوانانی ئەزانی ناتوانانی ڕێگەت پێ نادرێت بۆ چەند هۆکارێک هەیە لەبەرەوەی تۆ هەموو ڕۆژی خۆت خاڵی دەکەیتەوە هەموو هەفتەی خۆت خاڵی دەکەیتەوە لە سەرسی لەسەر کیز لەسەر لێدان بەرداوم لێدان ئەوەی کە لەسەر شقامەکە ئەیبینی زۆر بەناسکی ینی بە شێوازێکی تر ئەیبینی دڵت نایەلی بدەیت لەبەرەوەی کە کاتێکە لێشی بدەیت زۆر زۆر عەزێتی ئەبێت ئەوە هەیە لەناو هەموو هونەرە وەرزشەکاندا بۆیە ئێمە بێمەوە سەر بابەتەکە کە ناوەندی وەرزشی کوردستان بە ئەو دروستکراین پشتیوانی لە وەرزش بکەین بە پشتیوانی لەو یاریزانە بکەین و بەخۆشحاڵی و لە ماوەی ڕابردوو لە شاری سلێمانیە چەندی چالاکیمان کردووە بە هاوکاری دەستگای میدیایی کورسات و چەندین یاریزانمان لە ڕێگەی ئەم چالاکیانی خۆمانەوە ناردووە بۆ وڵاتانی ئیمارات و وڵاتی ئێران و چاینا و زۆربەی وڵاتەکانی تر وچەندی ئەستێری نوێمان دروست کردووە کە جیاواز لە وەرزشەکانی تر ئەم تێکەڵکردانەش گرنگی خۆی هەیە لەوەی کە لە تێکەڵکردنی کللتورە تێکەڵکردنی نەتەوە جیاوازەکانەوەی هەم بتوان ئەوانەی ئێمە کارۆن ئەزمونێک بەرنامانێ ئەوانەی ئەوانیشکەن بۆرە بتوانن ئەم ژیانەی کە کوردی هەرچێکی هەیە بتوانمی بنەوە بە وڵاتەکەی خۆیان بێگومان لە ڕووی دیپلۆماسی و کاریگەری گەورەی بێت لەگەڵ وڵاتانی
کەندا و ئێمە پەیوەندی باشمان هەیە لە ڕووی وەرزشیەوە هەر کاتێک پێویست بکات ئێمە ئامادەین لەو ڕێگاوە چکە هەموو ئەم کۆمپانیا گەورانی کە لە جیهاندا هەیە ئەو کۆلیژە گەورانی لە جیهاندا هەیە حکوومەت سپۆرتیان دەکات حکوومەتی ئەو وڵاتە سپۆرتیان دەکات یان لایەنێک لەناو کەسە دیارەکانی بنەماڵی ئەو کەساتیان باشایەتیان یان مەلیکانە پشتیوانیان دەکات چکە تێشوێکی زۆری دەوێت پشتیوانێکی زۆری دەوێت زۆر باشە پێم خۆشە پرسیار لە ڕێزراوجۆمی بکەین لەسەر ئەوەی کە زۆر جار لە نەبینیمانیەکە لەو تابلوانەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشە ڕاستەمە هوەری بەرگری شاوڵینە بەڵام ناونیشانەکەی تیکەرەکەی ئەوە بوو مرۆڤ و سروشت زۆر بڕواتان بەوەیە کەیەوە مرۆڤ ئاوێتی سروشت هەبێت لە هەموو لایەنێکەوە بۆی کە بتوانێت جارێکی تر هێز و توانە لە سروشتەوە وەربگرێت دانانی ئەم تابلوانەوەکو ڕاهێنەرێک تا چەند گرنگە ڕاستەمە هوەری بەرگریە بەڵام هوەرێکە کە هەمیشە وەرزش و هوەر وەکو کاکیمداد وتی پەیامی ئاشتی پێەیە ئەتوانێت کەلتورەکان بەیەکەوە بەسێتەوە تا چەند ئەم تابلوانە بنە بەشێک لەوەی کە مرۆڤ جارێکی تر ئاوێتی سروشت کاتەوە و تێکەڵی ئەو سروشتەی بکاتەوە کە هەمومان لێوێ هاتنێتە دەرەوە. ئەو کۆنفۆی کە دوێنێ شەو بینی من یاخۆ ئەو نمایشەی کە دوێنێ شەو پێشکەشکراوە ئەو چند ساتە وەختەی کە بەڕێمان کرد لەگەڵ ئەو نمایشەداوە ئەو مانایی کە لە پشتی ئەو نمایشەوە هەیە ئەوەیە کە کولتورێک کولتوری چاینیە بگوێری ئەو کولتورە ئێمە دەمانوێت یاخۆتە هەوڵ دەدەین کە بتوانین ببینە هاوڕێ ببینە دۆست پێویستمان بەوە هەیە لە ڕێگەی ئەو کولتورەکە بتوانین کار بکەین بۆەوەی کەوا بکەین کە تۆ کەسێک بیت بەهێزبی بەتوانە بیت و هارمۆنیایەکە هەبێ بۆ ئاوێتە بوون و تێکەڵ بوون و ئەوەی کە دوێنێ پێشکەشمان کرد کەسێک کە پاش بینی نمایشەکە هاتووە لەمان و پێویستی ئێمە تەماشای مناڵەکانمان کرد کە مناڵەکان چێژێکی زۆریان وەرگرت لەو نمایشە کە ئیلهامی پێبەخشی و ئەو کاتە خۆشەی کە بەسەریان برد بۆ ئەوەی کە بتوانە کەسانێکی بەهێز بن بتوانە بن بۆیە پێم وایە ئەوە شێوازێکی جیاوازە بەتایبەتی بۆ کەسە گەنجەکان گەنجەکان دەتوانن ئەو هوەرە جەنگە یاخۆدە هوەری شەرکردن ئەنجام بدەن و بوونە پسپۆڕ و شارەزە تێیتە بۆ ئەوەی لە داهاتوودا بتوان کاری باشتر بکەن و هەروە ئەوەش هوەرێکە خۆت بوارێکە و هەلێکە بۆ هەموو کەسێک ئەوەی کە لە ڕووی تەندروستیەوە تەندروستێکی باشتریان نەبێتن بۆیە ئەوە دەکات لە ڕێگەی ئەو هوەرەوەکە ببنە دۆستی یەکتر کەواتە ئەمە هوەرێکە بۆ هەمووان و دەتوانن کۆمەڵێک بەها لەگەڵ بەش بکەن کۆنفۆ هوەرێکی ڕەسەنی چینیە بەڵام بۆ هەموو کەسێکە لە هەموو شوێن جاگەرێستا گروپی موزیک ئامادە بن پارچە موزیکێکی ترمان پێشکەش بکەن.
دەستان خۆش بێ دەستان خۆش بێت بەڕاستی بەچر ڕاستی ئەستەکەی لێم مێشتەوە ها سێری من نەکرێت سەر ئارام مۆبایلەکەم دەرگێت تەسویر مەکرەوە بەلام بێنێتەوە هەستەکەی ئارام بەخشە زۆر دەستان خۆش بێت زۆر جا من خۆش. بەڕاستی حەزم کرد ئیتر بەرەو کۆتاییم تەورا ڕۆین لە بەڕێزیانەوە دەست پێ بکەم بەم پرسیارە ئەوەی کە ئێوە هاتوونەتە کوردستان کاکیمداد ئەم هەوڵیەوە لەگەڵ هاوڕێکانیان لە ناوەندی وەرزشی کوردستان دوای ئەمە گەڕانەوەتان بۆیە تا چەند گرنگە بەلاتانەوە گرنگە هەمانگیەکە زیاتر پتە بکەن زیاتر بتوانن لە ڕێگەی چەندین گروپاتی ترەوە بێنە کوردستان ئەمە لای ئێوە دروست بووە؟ different group which is cool. Sorry about that. What's can you repeat the question? Do you think دوای ئەوەی کە هاتوونەتە ئێرە so بۆ you ئەوەی are کە visiting بتوانن Kurdistan region کە گەڕانەوە بۆ ئەوێ کە گەڕانەوە بۆ وڵاتی چین تا چەند گرنگی بەم هەماهەنگیایەن و بتوانن پەیوەندیەکان زیاتر توم و تۆڵ بکەنەوە. I think so. No, at this time we bring the kung fu. ئێمە ئەم جارە لەگەڵ دوو گروپ هاتون کۆنفۆ گروپێکی مۆسیقا و ئێمە بۆ خۆمان کاتێکی خۆشمان بەسەر بەرد و بە هیوادارین گروپی جیاوازتر و گروپی تریش بتوانن بێن بۆ ئێرە و هاوڕێتی ئێمە بکەن و لەگەڵمانە بێن و بێنە کوردستان و لە بواری جیاوازتردا و ئەمە مەبەستی ئێمە لە هەنگاویەکەم دەکاتوێنێتە ئێرە گروپی جیاوازتریش پێشتر هاتون بەڵام ئەمە لەگەڵ ئەم گروپەدا هاتون و ئامانجی ئێمە ئەوەیە کە لە ئێستادا ئەم دوو گروپ پێکۆ بن هیوادارین ڕۆژێک لە ڕۆژان یا لە داهاتوودا هەردوو گروپەکەمان بێکەوە بتوانین لەسەر شانۆکە چالاکیێکی جیاوازتر پێشکەش بکەین. ئەمەش کەسانی باشمان هەیە لەوەی کە شارەزایی باش و ئارەزوی هوەری بەرگری شاوڵینەکەن ئەگەر بیانەوێت و حەزکەم بێن بۆ چاینا ئێوە تا چەند هاوکاریانەکەن بۆ ئەوەی لەوێ بتوانن زیاتر بەرە بە هوەری بەرگریکردنە بدەن. That is the. I think I really hope that. من هیوادارم هێندەی بکرێت کە هەمووان بێن بۆ وڵاتی چین و بۆ فێربوونی هوەری شاولین چونکە لە هەموو جیاندا خەڵکانێکی زۆر هەن کە مەبەستیانە بێنە چین بۆ فێربوونی و هوەرە بۆیە کاری من لە ئێستادا ئەوەیە کە ئەوانە بانکێش بکەن و سەردانی وڵاتی چین بکەنە و بۆ ئەوەی کە زانیاری نوێ سەبارەت بە هوەری شاولین فێر بن بەتایبەتی ئەوانەی کە شارەزاییان هەیە و تێگەیشتنیان هەیە سەبارەت بە ئەو هوەرە و هوەر و مێژووی ئەو هوەر چکە شتەکە تەنیا بۆ ئەوە نییە کە بتوانە هوەرە پەیڕۆ بکەن بەڵکو بۆیە کە بتوانن خوێندکارەکانی خۆشیان فێر بکەن بۆیە ئەوە ئامانجی منە و مەبەستی منە بۆیە کە بتوان خەڵکانێکی زیاتر پەلکێش بکەین بۆ وڵاتەکەی خۆمان لە کوردستان لە هەموو جیانە بۆ فێربوون هوەری چاولین و دەرگاکەمان کراوێ بۆ هەمووان بۆ ئەوەی کە بێن بۆ لامان زۆر زۆر سپاس کاگیمداد وەکو دوایین پرسیاری من بۆ بەڕێستان لەگەڵەوەی کە ناوەندی وەرزشی کوردستان لەو ڕابردووە چەندین کاری ئیڤێنت و چەندین کاری ئەوتان کڕوە کە بتوانن زیاتر هاوکاری گەنجان بن ئەم ڕۆحێتی گەنجان لە هەر لایەنێکەوە توانایەکی بێ و تواناکانی بخەنە گڕ و بشتوان ئەم دەرگایانە لەسەر گەنجان و هەرێمی کوردستان بکەنەوە ئەمە تا چەند ئێوە بەردەوامە بن لەم کارانەتان و پێشمان خۆشە چێ ئاوا پشگیریتانە کاکەوە دەست بڵاو بن و ئەم دەرگا گەورانە لێمە بکرێتەوە. لە ڕاستیدا پێشەوە مامۆستا زیمی ئۆنلاین دەرزەڵێتەوە ئەگەر ویستان بە ئۆنلاین نەک لە نزیکەوە هەستەکەم تۆزێک قورزەوە بۆتان لە نزیکەوە بیکەن بەڵام خۆی دەرزەڵێتەوە لەسەر ئاستی هەموو جیهان ڕایانە لێ وەرگرت بێتەوە ڕاهێنا جارەوە نەگرتە بەڵام حەسەکەم بۆ داهاتوەری بگرم بۆ پرسیارەکەی جەنابێت لە ڕاستی دایمە لە 2020ەوە وتم بە دامەزراوی ناوەندەکە چالاکیەکانمان جاری وایە هەفتە بووە جاری وایە مانگ بووە کردومانە لەسەر ئاستی کوردستان عێراق دەرەوەی عێراق چەندی وڵاتمان هێناوە بۆ شاری سلێمانی و هەرێمی کوردستان و ئاسانکاریی زۆر زۆر کراوە بێگومان هەموو ئەم چالاکیانە
ئاسان نییە ئەگەر پاڵپشتێکی بەهێزی داراییت نەبێت سپۆنسەر نەبێت ئەویش بە خۆشحاڵیەوە کاقوبات ڕحێتێکی گەنجانەی هەیە کاقوبات بەردەوام ینی من چەندین نمونەت بۆ بێنمەوە یاریزانمان هەبوو لە فڕۆخانەی هەولێر سلێمانی کێشەی بۆ دروست بە خۆی لەگەڵ مدیری فڕۆخانە قسەی کردو تەلەفۆنی کردووە وتی مەوەستنە بڕوا دیاری بکە کە یاری کردو بردوێتەوە یەک دنیا خۆشحاڵ بۆ تەلەفۆنی بۆ کردو پۆستی لەسەر کردووە وتێتی زۆر دڵخۆشم بۆی کە گەنجێکی وڵاتی من ئەڕواتە وڵاتێکی تر تواناکەی خۆی پارەیە پێدات یاری ئەکات لەم بواری خۆیدا ئەچێتە پێشەوە ئەمە وای لێ ئەکات ئەستێرە دروست بێت لە وڵاتەکەماندا من لە ڕابردوودا کە قسەمانە کرد هەموو ئەستێرەی فەیک بوو لە سەر هەرێمی کوردستاندا کۆمەڵێک دەستگای ڕاگەاندن دروست بوون بەس بۆ دروستکردنی پاڵەوانی فەیک ئەستێرەی فەیک بەڵام ئێمە هەڵسای ناوەندی وەرزشی کوردستانمان دروست کرد لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە مۆڵەتمان وەرگرت لە پێناو ئامانجی ئەوەی کە گرنگی بە بوارەکانی تواناکانی گەنجان بدەین و ئەستێری وەرزش دروست بکەین ئەو ڕۆڵە ڕاستەقینەی کە بۆ ئەستێرەیەکی وەرز ئەبێ هەی بێت ئەبێ لایەنێکی سیاسیەکان بچن ڕسمی لەگەڵ بگرن ئەبێت خەڵک بچێ ڕسمی لەگەڵ ئەستێرە وەرزشەکەدا بگرێت ئەبێ ئەو ڕحێتە لەناو خۆماندا دروست بکەین بەخۆش حاڵیەوە توانیمانە زۆر ئامانجی باز و پێچین لە ڕێگەی ناوەندەکەوە کە ژێرخانێکی مرۆیی بەهێزمان دروست کردووە توانیمان لەسەر ئاستی نێودەوڵەتی یاریەکان بەرینە پێشەوە ناوەندی وەرزشی کوردستان چەندین بواری جیاواز لە بواری ئۆتۆمبیل GMS گریت ماتۆر سپۆرت ئەکات CFL کەیس فایتل لیگ ئەکات RFL هاو و چەندین تیمی ترمان بەڕێگاوەیە دروستی یەکەین بۆ ئەوەی بتوانین ئەمە ئەم گەنجانی کە توانایان هەیە لەو بارانەدا بیان بینە پێشەوە یەک شتی تری دڵخۆشکەر جگەلەوەی کە ئێمە بەردەوامی لەسەر ئەم چالاکیانە بەڵێن ماوەرگتە لە جەناوی کاقوبات کە ئۆبەرهێنان لە کەرتی وەرزشدا بکە ئەمەش بە ئامانجی ئەوەی بە پیشەیی بوونی وەرزش چکە ئۆبەرهێنانکردن لە کەرتی وەرزشدا بە هەموو سێکتەر و بوارە جیاوازەکاندا تۆوی پێ بێت مارشە ئارتس بێ هونەری بەرگری هەموو ئەوانە بێت بارەوە باسکە بێت ئەمان باتە پێشەوە ئێمە ژێرخانێکی زەوی زۆرمان هەیە لە شارەکانی هەرێمی کوردستاندا بەڵام دەستی بۆ نەبراوە بەس لە ڕێگەی کەرتی تایبەت و ئەتوانین بیکەین حکوومەت کردوێتی ناڵین هیچی نەکردووە بەڵام نەیپاراستەوە دەستخۆشی لێکەینەوەی کە هەمیشە پاڵپشتێکی باشە بۆ گەنجان پاڵپشتێکی باشە بۆ ژنانەوەی لە هەموو کارەکە دەست پێشخەریەکات و ئەوەی کە ئانەوەی ئەتوانن جێبەجێ بکەن بەڕێژاو ئەگەر لە کۆتاییە پەیامێکت هەبێت تەوێ شتێک بگەێنیت بۆم هاتنەتان بۆ کوردستان سەبارەت بە کارەکەم message what is your message okay so about our program in the سەبارەت بە پرۆگرامەکەی ئێمە لە کوردستان کە لە ئێستادا لە کوردستان پێشکەش دەکەن پێم وایە پێت لە داهاتوودا پێویستمان بەوە دەبێت کە کۆمەڵک ڕاهێنەری باش بنێرین بۆ ئێرە بۆی کە بتوانن پشتیوانی بکەنە لە ئەو کارانەی کە لێرە بەڕێوە دەچین بۆ پەرە پێشبردنی هونەرەکانی چەنکە ئەمە یەکەم جارمانە ئێمە بینە ئێرە وە کاتێکی خۆششمان بەسەر بێتەوە و ئەگەر هەلو بوارمان بە ڕەخسە ڕەنگە هەوڵ بین هەموو ساڵێک بینە ئێرە بۆ ئەوەی کە بتوانین تیمی جیاوازتر بنێرین بۆ ئێرە بۆیە کە پشتیوانی لە هونەرەکانی شەڕ بکەن لێرە زۆر باشە دەستان خۆش بێ سپاس بۆیەوە زۆر خۆشحاڵ بووین هیوادارین ئەمڕۆژ بتوانن لە شاری سلێمانی وەکو دوێنێ بتوانن نمایشێکی جوان و سەرنجڕاکێشمان پێشکەش بکەن ئەمە جێگەی دڵخۆشیە سپاس بۆ هاوڕێ میزیسیانانش کە ئەمڕۆ چەند پارچە میزیکیان پێشکەش کردین دووبارە دەستی خۆش بێ کاگیمدا سپاس بۆ ناوەندی وەرزشی کوردستان کە توانیتان بیسەلمێنن نەک بە باسکردن بیسەلمێنن کارەکانتان ئیڤێنتەکانتان هاوکاری گەنجانتان ئەمانە شەوی بە پاڵپشتی بەڕێز کاقوباتە ئەمانە بەردەوامی هەبێ بۆی کە بتوانیت زیاتر پشت بەناوەندەکەتان ببەسین و کاری باشتر بکەین و هەمیشەش دەستگای میدیای کورسات هاوکارتانە بێ لەو کارانێکەوە بە هەمومانەوە توانین ئیشی باش بکەین گەنجەکانمان وڵاتەکەمان زۆر